لەو خۆشتر بێ چی لەو خۆشترە بگەڕێتەوە بۆ سروشتی کوردستان بۆ لای سیاسەتکەشەکان بۆ لای شوان و مەڕەکان بۆ لای بلوێری شوان و دووزەلە و شمشاڵی قالەمەڕە هەموو ئەمانە لە ڕادیۆ میلی گەڕیان ڕۆژانە بیستن ئەمە لێرەشەوە ئەمە یارکردامە بۆ یەکشتی تر بکەم بۆ ئەو زەرب و باڵەبانە یا دووزەر و زەربە کاکە ڕەحیم باڵەبان و کاکە بابان بۆ نەرمەندە میلیانەیانێ لەگەڵەوان بەشدا بن ئەگە بیان نێتوان لەگەڵەوان ڕێ بکەون دواتر بێنە بەرنامەکەەوە یا و گەنجانی کە ئارەژمە دنیانێ بێن ناو دنیای هونەرەوە حەزەکەن بە زەرب و باڵەبانەوە بە پێر ڕێکەوتنێکە لە نێوانی کاکە ڕەحیم و کاکە بابان ئەوانە کرێتوان بەشدار بن لەم بەرنامەیە هەموو ئەمان دشمانەوەی ئەو هونەرە زین بکەینەوە زەرب و باڵەبان و دووزەرە و باڵەبان و ئامێرە کوردەوارەکان هەر لە خۆشیەوە جای دانیش